سێ ئەوەی جنابێت دەڵێ ڕەنگە حکومەت ئەو کاتی ناچار بێ ئەنجومەنی وەزیران بڵێ کاکە ئێمە بوومان کرا بە 600 ملیار بەڵام کورتێنانمان هەیە دەبێت بەقەدر ئەم کورتێنانە بە بین موسەکەم بکەینەوە ناکرێ خۆ موسەکەمکردنەوەش کاز باشە کەواتە لەگەڵەوەی بڕیارێک نییە بۆ کەمکردنەوەی موچە بڕیارێکیش نییە بۆ ئەوەی کەم نەکرێتەوە لەگەڵ ئەوە نیم وە بەڕاستی تاکە ڕێگاش نییە بەڵام ئەگەر بشکێ بەڕاستی ناکرێت لە موسەی 300,000 بێکەمی کێوە موسەشمان هەیە 5 میلیۆن 6 میلیۆن 7 میلیۆن 8 میلیۆنە کارزانجان ئینێک هێندە پێشناکە بوون مناگروا بێ ئەو کاتی منێک لەوانم کە ڕازیم ینی پێش هەمان موسێ وەزیرەکان کە بکرێتە میلیۆنە بکرێتە حدێکی معقول وەکو خۆکو خەڵکی فەقیر وەژار و موسێکی ئاسایی کە فەرمانبەری وەری دەگرێت ئەگەر بیکەین دەبێت لە خۆی دەست پێ بکە بۆم پێشم وایە ئەو کاتەی پارێکی باش دەگرێتەوە بۆ دارایی هەرمی کوردستان ئینجا کۆکردنەوەی داهات هەموو داهاتێک کە هەیە خۆ من دوێ ڕادێکەین بەڕاستی خۆمت باسمان کردوتەبان یعنی ئایا بینی ئەو نەوتەی بە بۆڕی دەڕوە باشە دیارەوە نییە ئەوە بەتانکە دەڕوە بەس باشە خۆ ئەندامی بۆردێکیت کە ئەوە یەکێک بوو لە تەوەرە بۆرزاری هەربراری پێدەر نەسووە ئەم دوای دێمە سەر ئەو خەزێمە هەر باس کرد باشە ئەدی ئەو تانکەرێکە تانکەر دیار نییە مەبەستە دیارنیوە نییە ئەدی بری نەوتانێک کە عادی هەندێک مەکتەبی سیاسی نازم حیزب شتەکانن باشە هەندێک بابەتی دیکە هەیە مەسەلەی ئەوەی لە خاڵات گومرگەکانە بۆ نمونە هەندێک کۆمپانیا داهاتی قازانجێکی زۆر ئەمانە ئەگەڕێتەوە بۆ حکوومەت قەراری لەم جۆرە هەیە باسی هیچ ناکەم باسی و 71 میلیاری خۆمان دەکەم وەزارەتی کشت و کار ساوەکانی ئاو دەرم کاکە حەز دەکەم بزانم چی لێ هاتووە ئەخر دە تۆ ئەوم تێبگەێنە باشە مادەم وایە تۆ چۆن ئەندامی لە بۆردێکدا بۆ داهاتەکانەوە تا تۆ پرسیار دەکەی خەڵک بۆ لەم دا پرسیار لە تۆکە هەبێت تۆ بزانی داهاتەکە ئێستا یعنی شتەکەت گیانە شوێنێکی کرد باش خۆی ئەم بۆردە یەکێک لە ئیشەکانی ئەمە بۆتەمە کە بۆ دروست بکرێ خۆی بۆردێکە پێشنیار کراوە بەس وەک بڕیار پێدەچون بڕیاری پێدەرنەسو بەڵام مەبدەئیەن بڕیار بووە تەنانەت ئەندامەکانیشی دیاری کراوە بەڵێ وانە با بۆچی وەتەوان ناهێشتاش هێنشتی ما بەڕوونەکەمەوە وە من قسەی خۆشم دەکەم لەسەر مۆزوع باش چکە زۆر قسە مۆزوعی کراوە بەشێکی ینی بەرچاوی ڕۆشن نەبووە لێڵیەکەی لە قەزەکەیدا و بەشێکیش خەڵک ناحەقنی بەڕاستی گومانی باشی نییە بەم حکوومەت و بەم دەسەڵاتە و ناحەقیش نین ئەم بۆردە بۆچی دروست کراوە یەک بۆ چاودێریکردنی داهاتەکان بەکوکردنی داهاتەکان خەڵکی وا تێگەیشتەوە پێنی بە نەوت و گازەوە هەیە کەوە سیاسی نەوت و گاز علاقەی بۆ وەزارەتی چکەوە هەیە ئەمە سیاست بەس خۆ داهاتەکەی هەر دەگەڕێتەوە چی دەگەڕێتەوە داهاتی نەوت و گاز باش غاز کە ئێستا بەرەدرانی یەکێتی پارتی دیانی بیفرۆشن بەیەکەوە غاز کەیانێ بەیەکەوە بیفرۆشن ئەو کوبنەی کرا لە ماوەڕابردوو خۆیان ئیعلانیان کردن باسی غازمان کردو کە چۆن نەزم بیفرۆشن لەبێ حکوومەت بیفرۆشە یان یەکێتی پارتی بیفرۆشن ئاخر تۆزە گوهاناویەوە شتەوە کوبنەوەی مەکتەبی سیاسی هەردوو لایان بۆ باسییان کردووە ینی یەکیشیان دەیگوت باسی ئەومان کردووە کە حکوومەتێک پێک بێنین ینی ڕێککەوتنی سەوە کە سەرۆشی پەرلەمان نەگەڕێتەوە بگۆڕێ ئەوی توش لە نەخێر کاکە باسی مۆزەمان نەکرد باسی غازمان کردووە کە چۆنی بفرۆشین باسی ئەوە غاز باسی داهاتی سنوورەکان ینی ئەوە ئیبراهیم خەلیلە ئەوە باشماخەوە حاجی مەران ئەوە پەرویز خانە ئەوە هەر سنوورێشکەیەکە هەیە ئەوەی لەگەڵ عێراقن 11 خاڵمان هەیە لەگەڵ عێراق باسی داهاتی وەزارەتەکان چەندەوە چۆنە چی لێ دێ چەندایەتی چۆنایەتی هەموو ئەو داهاتانە ئەم لیژنەیە ناوی بنێ لیژنە لێ بنێ بۆرد ئەمە دەبێت ئەو داهاتیان هەموو بێتەوە لە یەک دوو ئەمە بەتەنها میشەی پێ ناکرێت بەس بمبورە هەز ناکەن ئەوە ئەگەر وا بێت نەکەوە ئەم بۆردە ئیشی دارایی نەڕاوەستە ئێستا ئەوش بواز دەکەم ئەمە بە 4 کەس و 5 کەس ئایا دەتوانرێت هەموو پاڵاوگەیەکی نەوت بچی بزانین داخۆ سەعاتی لەسەریاننا هەموو خاڵەکی سنووری گومرگ ئایا پسولەکانی چەند بۆ چەندی وەزیفەی ئەمە بۆردە وەزیفەی چییە؟ نا ڕاوەستەوەی شێو نییە ئێستا بۆڕونەکەمەوە ئەمە ئەم قەزەگەر ئاوا بێ و کاتەی بۆرد هەردووتانی ئەرقامی دەست و ئەلاین دەکات لیژنەمان هەیە لیژنەی چاودێری داراییمان هەیە بۆ قەزیانە لیژنەمان هەیە کە سندوقی نەوت و گازمان هەیە لە پەرلەمان
لیژنەیەکی تایبەت پێش ئێستا لە ئەنجومەنی وەزیران دروست کراوە بۆ بەدواداچوونی ئەم قەزیانە. پێویست بە کۆمەڵی لیژنەی کە دەبێت بۆ بەدواداچوون و وردەکاری و دڵنیابوون لە هەر خاڵێکی کات و لێ دڵنیانی کە داهاتەکەی چەندە و بۆ شێچووە دەبێت دەستکراوەش بێتەبان. اینجا دەسەڵاتەکانی ئەم بۆردە دەسەڵاتەکانی چەندن، ینی دەتوانێت بسبێنێکە لیژنێک بنێرێ بۆ ئەم مەتاری هەولێر بە کاک بزانام داخۆداهاتی ئەم مەتاری ئەم هەفتەیە چەند بووە. تۆ بۆ خۆت پێشنیازی ئەم بۆردەت کردبوو؟ خۆی ئەمە لەلایەنی بەرادەرانی پارتیەکەتی پێشتر گەڵاڵە بوو ئەوەی کەم پێم گەیشتو، بەڵام پێشتر بەڕاستی من ینی قسەیەکم کرد کە کاکە ناکری ئەم بۆزە بەڕاستی خەڵک بەرچاوڕۆشن نییە، خەڵک نازانێ ئەم تانکەرانەی کە دەڕۆن ئیچێن پارەکەی چەندە بۆ شێ دەچێت کاکە نەکەرەوە و هەر داهاتێک کەش حەقەتەن ئەمە ئەوەی لە پەیدا بوو کەشێکی ئاوا دروست بکرێ. و بەڕاستی ئەم قەزیە ئەگەر هەموو ئەم قەزانە تەواو نەکرێ، هەم ئەو قەزانە لەلا ڕۆشن نەبێتەوان و وەکو نوێژی نۆڕێ دیار نەبێ، نەک ئەوەی کە مەسەلەن سەدا بیستی ئەو بیرەنەوتە بۆ فڵان کەسی بێ و ئەوە هەر دەستکاری نەکرێ. ئەمە بەهانەیە بۆ ئەوەی سبەینێ هاوڵاتیەکی ئەم هەرێمە بڵێ کاک عەبدولستار تۆ ئەندامی ئەو بۆردەی کوا داهاتەکانمان، یعنی ئەگەر وایە ئەگەر گومانتان هەیە لە ئێستا بۆچی بەشداریەکەن لە بۆردێکی وایە؟ ئاخر بۆ ئەو بۆردە ئەگەر ئەمانە هەموو دەسەڵاتی نەبێ هەمووی پێ نەکرێ ئەمە ئێستا ڕەها نایکەم. باش یعنی زانیسی ئەوە لە پێناوچی لە پێناو ئەوە بۆ ئەمە تەڕح کراوە پێشناکراوە پێناو شەفافی داهات و بەڕاستی ئەم خەڵکە فەقیر و هەژارە کە ئەگەر دزی کراوە گەندەڵی کراوە بۆ ئەم پارەی هەموو نێتۆ یەشوێنی مەسەلەن دیار بێ کە چەندە حەقیقەتەن. بەتابەت قەیرانی دارێت کاتەکەم زۆر کەمەوە پرسیاریش زۆر ماوە و هاوڵاتیانش لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک کۆمنتێکی زۆریان نووسیوە، بەس بابەتێکی دیکە مەسەلەی ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەی کە هەنگاوی چاکسازی دەست پێ کردو، بەڵام جۆرێک لە ناڕوونی دەبینرێ، ینی بەقەدەوەی کە کۆبوونەوە و وەرکشۆپ و بەڵام بڕیار و قەراری جددی نابینرێ، یعنی بە ئەمەلی ئیشی پێ بکرێ. ئەو مامۆستایان بەشێکیان دەڵێن کە 26 مان کە بەیانی دەکات بایکۆتی خوێندن دەکەن کە ئەمە دەبێتە گرفتێک حتمما دەبێت حکوومەت زۆر بە جددی ئاگاداری ئەم بابەتە بێ، ینی بەقەد ئەوەی کە خوێندنەوەیەکێ بەقەدەوەی کە کات کوشتنە بەقەدەوە بڕیار و هەڵوێستی جددی لێ نابینرێ. خۆی هەندێک بڕیادراوە کاکازمەوە پێویست دەکەن بەڵێ هەندێک بڕیاری کەش پێویستە بدرێ بەم نزیکانە قرارە کۆبوونی ئەنجومەنی وەزیران بکرێ. بەڵام یەکشت پێ بڵێم کاگێ تۆ بۆ خۆت گەشتبینیت وەکو وەزیرێک زۆر بەڕاشکاوانە پێم بڵێ بەم هەوڵانە بەم هەنگاوانە جددین لە سەرۆکی حکوومەت لە جێگرەکەی لە کۆی ستافی ئەنجومەنی وەزیران خۆی لەگەڵکانشکە لەگەڵتان خۆی جددیەتێ، بەڵام بەڕاستی کارزنێک یەک حەقیقەت دەڵێ من ناخی خۆم بەسەمەڕوو. باش بەڕاستی هەتا هەموو ئەو داهاتی کە هەیە لە هەرێمی کوردستان بە دینارێکی شێوە تەبان وەکو چون ئێستا ئەم مێزە ئاوا ساف و ڕوونە نەهێنرێت ئەم مێزە دانەدرێ نەخێرم گەشتبین نیم. و بەڕاستی ناسم ناوشتێکیش ئەوە لە دنیا دەکەمەوە ناسم ناوشتێکیش کە لێی دڵنیان نەم 100% کە ئەم پارە بە ئەمانەت دێتە ئەو شوێنەی وتەسلیم بە خەڵکە فەقیر و هەژارە کەش دەکرێت. باش بەزەوە تا من دەبینم ینی ئێستا وەزیرێکی حکوومەتی هەرێمی کوردستان لە پاڵ هەنگاوەکانی حکوومەتە هێشتا بە گومانە وایە نەگومان جیایە نەگومان جیایە من دەڵێم ئەخدەی چاکسازی چۆن دەکرێت ئەگەر مەسەلەن بە بۆردێک نەکرێت ئەگەر بە لیژنێک نەکرێت ئەگەر بۆ شێپی نەکرێت ئەگەر بە بڕیارێکی نەکرێت یخۆ کاکازان بەشێکیشی پەیوەندی بەچی بەڕاستی پێشم گوڵی سەرەتا چاکسازی ڕاستەقینە دەوێت و چاکسازی ڕیشەی دەوێت چ لە قەزایی لە مەسەلە یاساییەکاندا و چ لە قەیرانی داراییدا بەڕاستی بەبێ تێپەڕاندن و چارەسەرکردنی ئەم قەیرانی سیاسی هەرێمی کوردستان نهاتە دی. باشە سوپاسەکەم با چەند کۆمنتێ بخوێنمەوە بەخێرایی لەبەرەوەی کاتەکەم زۆر کەمی ماوە. ئاکۆ محەممەد نووسیوەتی داهاتی مانگەکانی 9 10 و 11 و 12 هەر لە فرۆشتنی نەوت و خاڵە سنوورەکان ناتوانن موچەی 2 مانگی پێدابین بکەن. ئاگاداری ئەم بابەتی بەپێی ئەو داهاتی فرۆشتنی نەوت لە مانگی 9 10 11 12 موچەی 2 مانگی پێدابین ناکرێت. نازم داتاکەن چەند ئەوەی کە نووسیوەتی من نازانم نازم ینی بڵێ ئێستا بڵێ ئەو مانگە چەند بۆ مانگە چەند بۆ تا بڵێن پێدابین دەبێت پێدابین نابێت. بەڵام ئەوەی کە لای ئێمەیە نەخێر ئەوەی کە لای ئێمەیە هیچ مانگێک ئێمە ناتوانین بەم شێوەی ئێستا کە نەوتیش فرۆشراوە کە دیارە خۆش لە شێشەکانیەوەی کە نرخی نەو زۆر دابەزیوە کە ئەوە ژێچێک لە کێشەکان بۆ کە هەرێمی کوردستان تێکەوتووە بەڕاستی کە پلانێک نەبووە بۆ ئەوەی کە تاکە سێکتەر بۆ ئابووری هەرێمی کوردستان تەنها نەوت نەبێ. ئێستا فەرموو وڵاتی ئیمارات
دڵێکا کە من نەود نافرۆشم چکەم 175 پشت بەشتیکەم بەستووە نەک بنەوە 125 نەود بووە ئێران دڵێکا کە بێتە 25 ئەمن نایفرۆشم چونکە 23 دلار لەسەر دەوەستێ 180 ئەمن داهاتەکانی ئێران نەود نییە شتی تر بە بەس هەرێمی کوردستان 175 و 80 وڵا بگرە 185 زیاتر پشتی بە نەود بەستاوە کە نرخی نەوتیش ئاوا دابەزیوە نەیتوانوێت ئەم موسەیە بەم شێوەیە دابین کە پێویستە. باش من دیسانەوەی مەسەر و بابەتی کە حکوومەت هەرێمی کوردستان ئێستا لە هەوڵدایە و هەنگاوی هەیە بۆ چارەسەرکردنی قەیرانی دارایی لە پاڵەوەدا هاوڵاتیان موچەی 4 مانگ بگرە 5 مانگیشان وەرنەگرتووە قسە هەیە لەسەرەوەی بەشێک لە مامۆستایان دەڵێن بایکۆتی خوێندن دەکەین لەبەر بێموچەی بابەتی نیوموچە و ئەوە شاتە ئاراوە لە ماوەی ڕابردوودا دەمەوێت وەکو وەزیرێکی حکوومەتی هەرێمی کوردستان کە لانیکەم ئاگاداری هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستانی بۆ چاکسازی پەیامت هەبێ بۆ هاوڵاتیان چیان پێ دەڵی لێرەوە؟ وەڵام من ینی بەڕاستی پەرۆشی ژیان و گوزەرانی خەڵکمە باشە بە تایبەتی ئەو چینە هەژارەکەی حقەتەن ینی من خۆم بە بڕوا بە قەناعی دەڵم خۆم بە هاوبەشی خەم و ناڕەحەتیەکانیان دەزانم و من ینی لە شوێنی خۆمەوە ناڕەحەتم من ناتوانم دڵنیایی 100% بدەم بەڵام مێک لەبارە خۆم کە لەو ئەنجومەنی وەزیران تا ئەو ڕۆژە لێوێن دەرم هەموو هەوڵێکی خۆم دەخەمە کار هەر بە هەر پێشنیارێک بە هەر پرۆژەیەک بە هەر هەوڵێک کە ئێمە بتوانین بەو ئاراستەی کار بکەین کە ئەم بارودۆخە تۆزێک باشتر بکەینەوە و بتوانین ئەندازەیەکی باش موچەی فەرمانبەران و موسەخۆرانی خۆمان دابین بکەین لەو ڕۆوە من هەموو بەڕێنێ دەدەین بەڵام ئایا دەتوانین هەموو شتێک بکەین ئەم دیسان هەموو دڵنیا دەکەم و نەخێر قەیرانەکە سەختە بەکو باسم کرد بە تەنیا بە حکومەتیش ئەم قەیران تێنا پەڕێنرێ پێویستی بە هاوکاری و هەماهەنگی ملاک بەس یەک قەزیە هەیە بەڕاستم پێم وایە ئەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان باشە بەتایبەت چینە فەقیر و هەژارەکەی بەخوای بزانێت کە ئەم عەبدوستارە وەکو وا دەژێت لەگەڵ خەمی ئەوانە شەردی خەڵک قسە ناکات بەس کاکە دەبینێت کە پلەدار و پایدار و ڤێلادار و ئەوەی کە کۆمپانیای واتە حەقێتی کە گرەیەکە کۆمپانیای هەیە مەسەن بۆ خۆشیاندن و خۆ بەخێوکردن و خۆ دەوڵەمەندکردن و لەسەر قوتی خەڵک بەڕاستی ناحەق نایە بۆیە ئەم دەڵێم ئەم چاکسازیە ئەگەسمەی دەستی پێکرد ئەم پێم خۆشە لە پلە تایبەتەکان دەست پێ بکات لە پلە باڵاکان دەست پێ بکاتە بەم پێشی بێ بەڵام بە حەقیقی بۆ زۆر سوپاس دەکەم کاک عەبدوستار هاوکارانم